دووەم جارە کە ئێمە لە قۆناغی دووهەم کە بەشدار بووین لە قورئان باری دڵان. قۆناغی یەکەمیان لە دوعاکانی قورئان بوو، قۆناغی دووەم کە دەستمان پێکردو ئەمەیان ئاەتەکانی تەوبەیە. بەس ئاەتەکانی تەوبە لە قورئانی پیرۆزە، ئەوەی کە لە ئاەتی تەوبەیە لە قورئانی پیرۆز هەمومان لەم کتێبەیە لەم نامیلکەیە کۆ کردوتەوە. سوپاس بۆ خی پەروەردگار. گەورە ڕۆژ بە ڕۆژ لەو پرۆژانەی کە ئیسلامیەکان ئەنجامی دەدەن بە تایبەتی کۆمەڵی دادگەری بە پایانی دەگەیەنێ، بەردەوام ڕێژەی خوشکان زۆرە لە پرۆژەکان. سوپاس بە خی پەروەردگار. ئەوەش یەکێکە لەو نمونەوانەی کە ڕۆژ ینی سەحوەی ئیسلامی لە کوردستان لە گەشە سەندوندا لەگەر ئەو هەموو پلانە قێزەونەوانەی کە لایەنانی دەسەدات ئەنجامی دەگەێنن، لەگەر ئەو هەموو پارە زۆرەی کە بەلەی شاولەیان دەڕێژێ لە بۆ بەلا ڕێدابردننی گەنجەکان و ئافرەتانمان. بەڵام سوپاس بۆ خی گەورە ڕۆژ بە ڕۆژ پرۆژەکانی ئێمە ڕێژەی بەشداریتیاندا زیاتر دەبێ، ینی پلانە گڵاوەکانی ئەوانیش پوچەڵ دەبێتەوە. قورئان کانگا و سەرچاوی هەموو جوانیەکانە، لەبەرەوە ئەوەی کە دێ خزمەت بە قورئانەی دەکاتن تایبەت برین ئەو پرۆژانە هەڵسایە بە گەورەترین ئیشی، بە گەورەترین خزمەتی. یعنی ئەو خزمەتە بەراورد ناکرێ بە هیچ کام لە پرۆژە و شتەکانیت کرد ئەوان تشەگەر جوان، بەڵام ئەوە گەورەترینیان زۆر پێویستە. وڵی زۆر باش ئەلحەمدولیلە. سوپاسی خۆی گەوراکە بۆ جۆری کە چاوەڕێ بووم هەمان پرسیارەکان هاتنەوە ئێمە کە ئەم بخوینیت. ئەلحەمدولیلە. تا چەندە سوودی هەیە ئەم پرۆژە بۆ ئێوە کە بەشداریتان؟ زۆر ئیسفادەم نەکرد. یانوەم لێ هاتێ زیاتر بگەڕێمەوە سەر تۆ بەکردن. سوپاس بە خۆی گەوران ئەو گوناهانی کە پێشتر کردومە الحمدلله يعني بتزيد زور استفادة من الكريسباس بخوي. ما عندك مشكلة شيئين راسي از نباشر منو كأبا موبايل قال من دابو المنطقة زاخو يعني مخابنيفا دزجهة أمنية هاتين ونهلايا امتحان بيتكرن جهة داخلش ما قالكش محاولة كرن ما قالك بيكول كرن يد بيجن ناتش بيت امتحان بكن مخابنی و وجه داخله بوده صلاته مخابنی و مسابقه قرآنیه و ملت کرده و هم همیت خلق یک دورین و هم همی اکودود ناسین مخابنی و ایتن بزن ناچ بیت امتحان بکن.